گەر ئەتەوێ گوێ لە دەنگی سروشت و لادێ و کانی و چیاکان و بولبولی کوردستان بگری گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە گەر ئەتەوێ گوێ لە دەنگێ بگری بۆنی گۆیژە و سەرچنار و ئەزمەڕی لێبێت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەشابوونی لاستیکێک لە بەشی ناوەوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشەویستانم، ئێوارەتان باش، ئێوارەیەکتان پڕ بێت لە گوڵ و گوزار، ئێوارەیەکی خۆش ئەمڕۆ لەبەرەوەی خەبەری خۆشیشە بۆ ئەمڕۆ موچەکانتان چاک بۆتەوە. سواز بەخوای گەورە دوای ململانەیەکی زۆر لەگەڵ ئەو قەیرانە زۆرەی کە هەیە هیوادارم هەموو خەبەرە خۆشەکانی ژاوە بە دوای یەکا بێت و کۆرۆنا کۆتایی بێ و نەهامەتیەکان کۆتایی بێ، ئاشتی و تەبایی بگەڕێتەوە بۆ نێوماڵی کورد، هەموو دڵخۆش بن هەموو کاتێک وەکو ئەمڕۆ هەواڵە خۆشەتان پێگەیشت. پیرۆزبایی لەسەر جەموچە خۆرانەکەم، دەستخۆشی لە هەموو ئەفتە دانوستان کارەکانەکەم کە توانیان قوتی خەڵک بگەڕێنەوە، موچەی خەڵک بگەڕێنەوە. بەڕاستی خەڵک بارودۆخێکی زۆر ناهەموارەژی ئێمە هونەرمەندان بووە ئەوە شەو ڕۆژمان خسۆ سەریەک بە تایبەتی لە ڕادیۆی گەڕیان. ئێمە لە ناو قەیرانەکەی لەدایک بووین لە کاتی کۆرۆنا و نەهامەتی و کەرەنتینە و مەنعەتە جەولە لەدایک بووین بۆی دڵیەوە خۆشکەین. بەڕاستی خۆشمان شانسمان هەیە، جاری وایە گەوهەری وای هونەری ڕوومان تێکات، خۆشمان باوەڕ ناکەین وەکو ئەم گروپە جوانەی ئەمڕۆ لە چوارچرای مەهاباتەوە لە مەهاباتی خۆشەویست و ئەتوانم بڵم گلێنەی چاوی کوردستانەوە هاتوونەوانیش ئەو ژەنیارە بەتوانایانە کاکە ئومێدی بەسەرچەوم. ئەم ئێوارەی هەوڵێم لەگەڵ هاوکارانم کاکە ڕێباز لە کۆنتڕۆڵ و کاکە بورهانستار و وارووە کاکالان ڕەفیق و کاکە هونەرەوە خۆشەویستانەی لێرن. من دوایی باسی کاک سوڵتان و دوایی پرسیار و جواب لەم گروپە جواناکەم، بەس هەر ئەوەنە تا مەزرۆی گۆرانیچین بەرنامەکەی من لە ناکاو بۆ هیچ ڕێکلامێکی بۆ نەکراوە. هیوادارم ئەوانەی کە بینەرمانن دواترین لایک و کۆمنتمان بکەن بۆی کە شەیریکەن ئەم لایڤە ئەم ئێوارەیە بۆی کەسی تریش لێی مەحروم نەبێت، بۆی هەموو بێکەوە گوێ لە گۆرانی مۆسیقا بگرن. پێم خۆشە یەکسەر بچینە لای گۆرانێک دوایەوە چینە لای دەمەتەقێ لەگەڵ کاک سوڵتان و ئەو گروپە جوانێک کە هاتوون. فەرموو با بێکەوە گۆرانێک پێشکەش بکەین. ورايا بيامي ضليم برايا بدا بقوليم لا يدري خيالي روخي ستايم ببني ضليم مزايا عذاب بني رزباب لباغي تغبريم قريب ودرب دريم أسيري داوم بديع ستاوم ليالي لا لوخيم دميك بيخبريم
قصي نمايا ورنقم ستايا وذرقم لصويا ريديم لرايا زيقول قول كبير يا ميلادم كزويك صادم لبي وفاي بهاي ليزي سالكم سريش شورو قشي كزيها ناري غشي نبي وفاي فلاي دوايا نبونا بشي عزيزي العالم شهيدي خالم قسم بخني ديروي دليم غمجين لدويت بغاياني ميشتم كوي خيالم قسم بزور وزفايات قصيام بجيشك وفايات قصيك هيا لزيان ليشكر عظيميان بزان حالي ضليم لسين ذادو فريان أسيري ذاوم بدأ ستاوم فغيان سين بسيم ببين بختي رسيم تيا قناهم كبير بناهم فلا كذوبة ميم ليسي ثارتي رسيم دم خوش ئوستاز گیان دەستان خۆش بێ مامۆستا خەریکا کە ئومێد دەستان خۆش بێ هەموو لایەکتان خۆشەویستانە ئەم میوارەیەمان پڕ کرد لە میلۆدی و لە گۆرانی ڕەسەن بە هاوکاری و گروپە جوانەی کە لە مەهاباتەوەتون ئەم گروپە جوانە بۆ ماوەیەکی چەند ڕۆژێک لێرە بن لە سلێمانی یا لە ڕەنگە بچنە هەولێریش جا من ژمارەی برای خۆشەویستم کە کاک سوڵتان مەهاباتیتان بۆ خوێنمەوە ئەتوانن ئەو کەسانی کە خوازیارن کە من پێم سەیرانی من زۆر جارە و قسەیە ئەکەم تێناگەم هەندێک کەسەیە ئەچێت شەوەکانی یا شەوچەرەکان ڕێگەخا بەڵام گوێ لە گۆرانی سەقە دەگرن لەگەڵ ڕێزمە کە هیچ شیاو نییە و هیچ گونجاو نیە و هیچ خۆش نییە و هیچ بەڕاستی هیچ خزمەتێکی هونەر ناکە بەڵام ئەم دەنگە جوانە ئەم دەنگە ڕەسەنە بەڕاستی هەموو کەسێک تامەزروویە کە لەگەڵی کۆبێتەوە و نازەمە ژمارەی کاکە سوڵتان بەڕاستی نازانم ئەچەند گوێ لە گۆرانی دەری کاگرەبازە لە عەرەبیە گرن یا گوێ لە گۆرانیە گرن کەلیمەکانی هەمووی نەشیاوە نیوەی گۆرانەکان بەسەد تایە سیارە و نێرگەلە و بەسەر ئەو شتانەیە کورە بۆ خاتری خوا هونەر چۆنەوە بێت ئەی هەوار هونەر ئەبێ ئەوە پەیامە جوانەکە بزانە ئەم گروپە ماملەیە کە قوتابخانەیە کە قوتابخانەکەیان بە زینوی ڕاگرتووە بە جوانی گۆرانە جوانەکانی ئەو هەر بە هەمان شێوە هەتا ئێستا پێشکەشەکەن ژمارەی کاک سوڵتان مەهاباتی ئەتالێرە بێت لە باشووری کوردستان بن لەم بەشەی کوردستان من کە ناوی باشوورە بەداخەوە هەر کوردستانە 0 ئەم ژمارەی لای خۆتان ئەتوانن بنووسن داوا لە هاوکارانی شمەکان مەگە کاک ئەحمەد خۆشناوەتیە کاک ڕێباز دوانی دوایی لە کۆمنتە داینێت 0 210 یا دوای بەرنامەکە خۆم لە کۆمنتە دایانم هاوکارانم 0 210
1970 هونەرمەند هەمیشە گەڕیدە بووە لە حەسەن زیرەکەەوە بگرە کە گەڕیدە بۆ شار بە شار دێ بە دێ دوای بژێوی ژیانەکەی هونەرمەند ناتوانێت لەگەڵ ڕێزمە ڕێگری بکە و ئەمسەر بکات و ئەوسەر بکە ناتوانێت دەستخاتە قوتی میلێتەوە بژێوی ژیانی خەڵک بزیێ و بۆ بژی لەبەرەوە هونەرەکەی بۆ هونەراشی ئەو هونەرە جوانی کە هەیە هیوادارم ئەو کەسانی کە حەزیان لە دەنگی ڕەسەنە حەزیان لە هونەری ڕەسەنە هەتا لێرە بنەمە ژماری ئەم گروپە جوانەیە ئەتوان پەیوەندیان پێ بکەن و بە خۆشحاڵیەوە ئێوە ژۆک و ئێمە شانستانە بێەوە لە نزیکەوە گوێتان لەو دەنگە جوانە نابێت خۆشەویستانە من بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکەم هەر پرسیارێکتان نەبوو لەم گروپە جوانە لە ئێمە لە ڕادیۆکەمان یا هەست پامێکتان نەبوو بیگەنن لە ڕێگەی هەست ژمارە مۆبایلی ڕادۆی گەڕیان 1970 470 5264 و یاخود ژمارە مۆبایلی 1970 891 75 کە ئەمە وەتساپی لەسەرە یاخود ژمارەی کۆڕەک 1950 1970 کە ئەمەیان ڤایبەری لەسەر ئەتوانن بەم سێ ژمارە تەلەفۆنە پەیوەندی بکەن و ئێمەش لە خزمەتان نابین خۆشەویستانم کۆمنتێکی زۆر زۆرتان نووسیوە ئەگەر توانیم وەڵامی هەندێکیانەیەمەوە گەرەندێکشان پەیوەندی بە سوڵتانە و ئاراستەیەکەم ئامانچکەمان لە سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم هەردی سەلیمەڵێ ڕێباز حەسەن بۆ کاک ڕێباز دینوستیەوەی بزانێکە ئەم بەرنامە هەیە سەیرانی شەریفی خاتو سەیران کە زۆر هاوکاری ڕادیۆی گەڕیان بووە سڵاو و ڕێزی نردووە خاتو سەیرانیش خەڵکی مەهاباتت جوانەکەی کوردانە و خەڵکی چوارچرای مەهاباتە مێرکۆمیر ئەڵە سڵاو لە هەموو لە یەکتان سوپاس دەکەم سەیوان عەلی سڵاو و ڕێزی نردووە کاکەیوان سەنگایی هونەرمەند دەڵێ سڵاوم هەیە بۆ گشت کارمەندانی ڕادیۆی گەڕیان بە خێراتنی میوانە خۆشەویستەکانیش دەکەم بە کاک سوڵتان بڵێ کێوان سڵاوی هەیە کەیوان سەنگاوی هونەرمەندە ئەو دیارە کاکەیوان ڕەنگە دانیشتنیشتی هەبوو بێلەکە بەڕێستا ژمارەکەمان دانەوە ئی کاک سوڵتان تا لێرەیە بانایرفان دەستان خۆش بێت سەرکەوتوو بە من پێم هاوڕێکی هەمیشەی بەرنامەکانمانە پێم زۆرم پێخۆشە بۆ ئەگەر ئەمڕۆ لەم بەرنمەیە برای هونەرمەند و دەنخۆشمان کاگەردەڵان خاسمیشی لێ بۆ یاردەڵانی مام لێ بەداخەوە من لێرەوە بە ناوی سەرجەم کارمەندانی ڕادیۆی گەڕیانەوە بە ناوی هەموو هونەرمەندانی میلی و کۆمەڵی هونەری میلی کوردستانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ڕاستی برای گەورە خۆشەویستم کاگەردەڵان قاسم ئەردەڵانی ماملێ و سەرجەم خانەوادەکەیەکەم کە بەڕاستی ئەڵم بەداخەوە بەهۆی پەتای نەگریستی کۆرۆناوە خوشتێکی ئەزیزی لەدەستا هیوادارم خۆتان پارێزن بەڕێزان ئێمە داوامان لێکراوە هەموو ڕاگەیان نەکەینەوە هۆشارکەینەوە خۆتان بپارێزن تکایە تایە خۆتان پارێزن مناسبەی گەورە مەچەند پرسە وەڵی ئەوە دیاردێکی کۆمەڵاتەیە مەجبوری بچی بەڵام ئەگەر خۆتان بپارێزن بە خۆپارێزیەوە هەوڵ بن بۆنە تایبەتەکان و هۆڵە داخراوەکان دوورکەونەوە حسێن عەلی ڕستڵاو لە کاکزەزا و ئەو هونەرمەندانە زۆر سوپاس دەکەم ئەحمەد بێکەست هونەرمەند دەڵێ دەستان خۆش بێت کاکاروان برای کاکە ڕێبازە دیارە لە ئەڵمانیا من یەک دنیا ڕێز و خۆشەویستی من بۆ چاوی ماچەکەم کاک سوڵتانجان بەڵام سا پێم خۆش ئەمە دووەم جارە یاخوا دایمە ئەوە هەر بۆم بۆن و بەرامەی مەهاباتەوە سەردانمان بکەن بەڕاستی ئێمە بۆنی ماملێتەن لێن بۆنی مەهاباتە جوانەکەتان لێکە لای ئێمە جێی شانازیە دەستان خۆش بێت ئەم گروپەش زۆر مۆسیقاکەمان زۆر گونجاو خاستم بە ئەو دووبرا جوانم چکە بەڕاستی لەناو جەرگەی ئاوازەکانەوە هاتوون یاخوا بەخێر بێن سواسانەکەم خۆ دەگەر هەرچێکە تێ بیڵێگەنی شە چ گۆرانیتر ئامادەیە چینی لای گۆران ڕێز و سڵاوم بۆ جەنابی بۆ کولی هاوکاران هەیە و هیوادارم ئەوە چەند ئاهەنگێکی جرا دەکەین پیان خۆش بێت و بەدڵیان بێت و هۆی ڕزامەندی ئەوەی ئازان پێک بێنێ وڵی دەردی هەودێری لە منۆکوە ڕۆنی قەلبی لە قەربم ئاڵێن هەر وڵای بکەمان خۆش ئەگە من ئەوم پێ خۆش بێت هاوڵاتیانە ژۆتای بینم کە زۆریان پێ خۆشێک لەوانە ئەوەتا ئەحمەد بێکەست کە بە کەس زاڵێ گوڵەوە دەستان خۆش بێ گوڵ ئەحمەد بێکەس خۆی هونەرمەندێکی زۆر خۆشەویستەوە ئەوە نێنی بینی خۆمانە ئەگەر بڵێ گوڵە ینی ئیترەوە دەستی خۆش بێ ئارەوەڵاو دوو جارشی گوڵ نووسی و ینی دیارە زۆر بەدڵێتی ئەحمەد بێکەسی هونەرمەند چاوی ماچەکەم خۆش بێ چاوانێکی ترمان ئامادەکەم ئەڵحانەکانێ ئەڵحان ئاڵەمەکە چەند بۆرێت بۆ خەیە شۆڕژنەکە بڵین ئەوی بڵێن ڕاوەستەوەیان زۆر خۆشەوەی بڵێن جارێ بەسەر چاو ئەیفەلەکەمان حەزەکە بۆ ئەیفەلەکە ئەوی شەر بەلای کۆرە
والله ما هذا شيء أبي بەسەر چۆ ئەیلە من و ئایلە چێت لەیلە بفرق بايا 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 باري جانا بايا جواني لقيتو بدستي ديال آيا سيدي جانا آيا شمعاني لقيتو ضربي روين بويلاي جنا ويكمل بالي ليك الدم تقضي يا بايا لا يعني بي جنا لا يزين دقا يعني الدم أغلى ما يا جزل يا أغلى ما يرم دايالي ويظلم يا أغلى ما يا سنانتين جاي المشام جزل سينقفني بأغلى ما سنانتين جاي المشام جزل وريني بأغلى ما يا الشيء دايس في قصدهم جنا بريد الكينا ويا كريم قدم يا غايا سويدني الجنا لا يا بالغيامي يا جاري تاني دو يستي خيادي جنا لا يا زرقم بويا بكري رازينا يا بوي بوي كري جنا ليا كردي يا إزباري اي لا من ويم اي للشجنة اي لا للندى اي لا يا داري من
ويزكوت عينينا شرب قدمي للنايم جنا طابينهم يا دنيا شيبا يا مكاجنا تريد محنا تزورنا تبيد ويريد يا يمجنا تيلج لا يا مهد ما قرايا دريا زويل ويشد بيجنا ظليمي ما كاين اخرى فرمشي سايا لا يتفتو جنا يا نخواري تشور سرايا عيلامين ويا عيلة شجنا عيلة لليزاي عيلة شجنا ما لقوا قيمان جيت سهدازوني كيلي ناسايا وعندك شيء جيتو سيداي كريدو ما جنا ويا وصالا يا بردك شيء دەمە خۆش بێ دەستان خۆش بێ من زۆر سپاستانەکەم وەڵی خۆشەویستان هەر باشە گۆرانیشمان بۆ وترێمە لە ناو حەمامێکا دانیشتوین لە ناو ساونەیەکە ئیشەڵڵا قەیرانەکان هەمووی بەشکم بڕێتەوەکو چۆنە موچەیە چابوو کارەباشمان بۆ چاپ بکەن باوەڕتان نەبێت سێنەوە کارەبامان هەیە مۆریدەی گەڕاگەین وێکتر کارەبای حکومەتەوە کارەبای حکومەت دەرباسی مەکە هەر جوانەمەرێک بووە نازانم چۆن نیشی بێکەینەوە ئیتر ئەوەنە گەرمە ئەتوانم بڵم دەرەجەی حرارەت لێرە ئێستاوەکو دەرەوە بەر هەتاوەکە چۆن ئەوەیە بەڵام من سوپاسیانەکەم کاتوان هەر عەسپی بکەن و گۆرانی بڵێن زۆر زۆر خۆشەویستیم هەیە بۆتان کاکە تا ڕەمەزانی ئەڵە هەر بژی بەڕاستی واز دەکەم ماملێ هەر لە ژیان داماوە دەست خۆش کفارۆک کانی توێیی ئەڵە دەنگی تێکچوو دەنگی نەکا لە مەقسەی جیازوتەکە وەڵی قوربانە بەمەکە و ڕەنگە خەتی ئینتەرنێت بێجنە باوەڕ ناکەم شکر عیبی نییە جارە جیازەکانمان ماشەڵڵا لەو دەنگ و مۆسیقایە کاکە میرکۆمیر و ئاڵێ سواس یەکەمی ئاسا سەنگەری ئەڵێ بژیت سپاس بۆ تۆ خات و سەیران شەریفی یەک دنیا ڕێز و یەک دنیا تەقدیرمانێ بۆمان دووبوونی تۆ دەنگی زوڵاڵی تۆ هەموو ڕۆژە لە ڕادوی گەڕیانەوە پەخشەکرێ کاکە یاسا سەنگەری ئەڵێ ئەم ڕادوەیە گوێی لێگرن بەس مەقامەکانی کاشیروان لێبن بەسەر چاوم ئێمە دڵی هەمووتان ڕازەکەن زۆر زۆر سپاس بە کاکە ڕێباسپایەخ کە بەڕاستی مانووە بە کۆمنتی شەر ڕێز و سڵاوی نادووەڵە سڵاو لە کاکدەزا کاگەی دریسی بێدارانی شەوەڵێ ساڵ لە کاگزای دەسۆز میوانە بەڕێزەکان و کاکبوران جەنازەکەی و کاگڕێباز ئاخر کۆرەوە خاتخوا کاگڕێباز خواب کاچی لە نییە جەنازەکەی کاگڕێباز بڕوە چی ئەم بەرنامانم بۆ بکە کاکەی دریس جەنازەکەی بوران قەی ناکە مشکلە نێڕێەکەین خۆمان کاک سوڵتانجان دەمە خۆش بێ بۆ ئەوە میلەدە جوانانە ماملێ بەڕاستی یەک دنیا ڕێز و خۆشەویستیمان بۆ کاگەردەڵان جاری ترا لە ماوەردەڵانی ماملێ کە لەو دوی لە کۆنتترۆل لامان دانیشتە بوو یاخوا بەخێر بێت سەرچاوانمان ماملێ هەندێک میلەدەکانی یا لە ئازەری وەرگتووە جا سەیری ئوستازی ماملێ بکە لە چه ئاستێکەیە مامۆستایەتەکەی بۆ جۆرە بووە یا لە عەرەبی وەرگتووە یا لە تورکی وەرگتووە یا لە فارسی بەڵام ئەو ڕێک چۆن جەنابەجلی کوردی لە بەکردەوە ئەوە جلێکی کوردی ڕێک جوان کردوتە بەری ئاوازەکە یا بڵین ئێوە ئاهەنگەکەی پێڵێن بەڵام ئێستا بەداخەوە کۆمەڵە گەنج پێیا بوون لەم بەشە ئێمە وەڵای لە ئێوە کەمترە بەس لێرە لەم بەشە ئێمەی لە کوردستان ئەچەند میلێدێ جوانە کوردیەکانی ئێمە ئەوانەی ماملێ ئەوەی حەسەنجی لەگەڵ هۆرەمە ئەچەنەیکەن بە تورکی و بە عەرەبی لە باتیەوەی وەکو ئەوان میلۆدی عەرەبی بێنن بیگەن بە کوردی
بەزم پەیوەندی وەرەگرین دوایی و دەردەدڵاکینەوە کاگاری لە لەندەنەوە کاگاری گیان سڵاو و ڕێز بۆ تۆ ڕۆحەکەم کاگاری گیان میوانەکانیش کاگاری دەنگی نایە کاکە ڕێبازیان ئێستا چۆ لێمە ئێستا من ئەگەر ڕێباز کەمێک دەنگی تۆ زیاب بکە بۆ ئێمە بەڵێ جۆم لێتەوە ئێوارە باش کاکە ئاریجان ئێوارە باش مامۆستاگیان چۆنی زۆر سپاس کاکە ئاریجان چاو ماجەکەم ڕۆحک هەر بژی مامۆستاگیان بە خێراتنی ئەو هونەرمەندانە بۆ شار و وڵاتی خۆشیانەکەی ماڵی خۆیانە یاخوا بەخێر بێن خاوەن ماڵن خۆیان گیانەکەم خۆش بێ و ماشەڵڵا جوێکی زۆر زۆر کرد جوێکی زۆر جوانتان دەرجە و گەرمە باشە بێت وەڵا کاگاری گیان لە ناو دەرەجەی حرارەتی ئێستا گەر لەم ژورەیە گەرمی پێ بێ دڵنیا بە لە دەرەجەی چلو یەک ئەوانەیە ئێمە ئەمن بەبێ ئەوەی هیچ فێنەکەرەوەیەک نییە کە بتوانین خۆمانی پێ فێنک بکەینەوە چکە کارەباکار ناتوانانی ئامێری فێنەکەرەوەی باشی پێ بەکاربێنیت بەداخەوە ئەو کێشان هەیە بەتابەتی بەڕێستان هەچیاوی خزمەتی زۆر جێگا باشتر بەڵامی تر وەزعەکە تۆزێک ئێستا لە باشنی ئینشەڵڵا هەمووشت باشە بێ مۆستاگیان وەڵی هیواخوازین چکە نابێ ڕەشبین بین ئێمە گەشتبینین بە وڵاتەکەمان بە کوردستان سپاس بەخوا ئەوە کەی بینن چاکسازی دەستی بێکردووە وڵات بەرەو خۆشی ڕوات بەڵکو موچە چاپ بێ کارەبا چاپ بێ هەندێشت بە دوایە چاپ بێ وەڵی میلەتە زۆر نامەتی بینی و کاکە ئاریجان بەداخەوە بێگومان بەڕاستی ئاگادارین لە دوورەوەی بەڵام شتەکان هەمووی سنوودارە هیچ شتێک ناتوانین با بڵێین زۆر لەبەر وەزعەکەی چواردە و خراپتری شێ کوردستان باستا کۆمەڵی ئیشکالاتی تایە بەڵام کە تەماشای چواردەوری خۆتەکەی هەستەکەی خراپتری شێ بۆیە خراپ و خراپتری شێ ئینشەڵڵا هەمووشت باشە بێ مۆستاگیان زۆر سپاس کاکە ئاریجان وڵات دڵنیا بە هەروایە و ئێمەش بۆیە ناوەستین ئەمانەیە ورە ببەخشینەوە بە خەڵک بۆی کە هونەر بەردەوام بێ بۆی کە خەڵک دڵی خۆش بێت تروسکایە بین بە دڵی خەڵک ئاوپڕژێنێ بین بە ڕۆحی ئەو خەڵکە ماندووە کاگاریجان بەتاکید بڕوا کۆمەڵسا هەمیشە لە دەرەوە تابعی بەنامەکانتانەکەین هەندێکجار ناشی بینین ڕاستە و خۆ لە دواترە با بڵێن ئەی بینینەوە بەڵام هەمیشە جوێکی زۆر زۆر خۆشمانەتێ سپاس بۆ ئەوەی کە ئێوە هەمیشە خزمەت دەکەن زۆر سپاس کاکە ئاریجان لێمە هیچ شتێکمان بۆ زۆر سپاس دەکەم کاکە ئاریجان ئەگەر تۆ هیچ شتێکی ترە ماوە بۆ ڕادیۆکەی ئێمە بۆ میوانە بەڕێزانە دەست و چاویان خۆش بێ و ئێوە هەر لە ساغ و سەرکەوتو بنەوەیش بەڕاستی جوێکی زۆر زۆر خۆشە و من کاتان لێ ناگرم بەردەوام تەماشای گۆرانی و شتەکانی کە ئەەکەم بۆ تۆزێک سادە لەندەن ئەکەین بۆ تۆز ئێمە لێرە گەرم بینەوە ئینشەڵڵا ئێوە فێنکە بنەوە ئێمەش گەرمە بینەوە یاخوا بتوانین گەرمی بین بە دڵ و دەرونی ئێوە لەو تاراوگەیەوە من چاوی هەموو کوردانی تاراوگە ماچەکەم لە هەر شوێنێک بن ئێوە بەشێکی تری لایەکی جۆستە و دڵی ئێمن جانەکە هەر بزی مامۆستاگیانی و ڕێستانی و کاتم زۆر لێگرتن دیسانەوە ئەو هونەرمەندانە بەخێر بن سەر و سەر چاو زۆر زۆر سپاسانەکەم گیانەکەم پێ بەما بە پەیوەندیکترمان لەگەڵەیە باوکی دلین لە چۆ پەیوەندەکەی کردووە با خۆی پێمان بڵێک باوکی دلین ڕێز و سڵاوی تایبەتمانێ بۆ جەنابەت دەمێتە باش مامۆستا چاوانی باشی زۆر سپاس باوکی دلین سەرچاوبا سەرسەرێ من قوربانتم زۆر ممنون مامۆستا دەستان خۆش ڕێز سڵاو و میوانەکەت عەزیز دەستپێک بەڕەمی هەواسیم سەرکەوتن ئینشاءالله گەلێک ساغ بی برای من تۆ لەکوێ تەماشامەت کەی برا گیان والله مامۆستا من ئەفۆ هەلکی دەبەر ئامیدگیمە بەس مکاسی المەخموری پێشمەرگەمە وڕێکەوتوڕە کۆمەڵایەتیە فێسبووکی از بینەری بەڕەمی هەما سڵاو بۆتەوە بۆ هەمی دەبەرێ باکوور و ڕۆژاوا و لە هەرجێک کرمانج و کوور دەبێ برایە من و بە تایبەتی بۆ مەخموور و هەموو پێشمەرگەی خۆشەویست و براکانی ئێمە زۆر مەمنون مامۆستا دەستان خۆش سەرکەوتو بن بەخێرانی هەر سینەوانەکە دەکەم هەردەم سەرکەوتو بن ئینشاءالله زۆر خۆشحاڵ بووم بە پەیوەندیەکەی تۆ لە مەخموورەوە هەر لێرەوە هەتا کەمپی مەخموور و هەموو براکانمان لە هەر شوێنێکی کوردستان من سڵاو و ڕێزی ڕادیۆ گەڕێن بۆ ئێوە زۆر ممنون مامۆستا وڵای منیش پێ خۆشحاڵم کو ئەڤریکا زۆر بین بنەوە بەڕەمی هەوادا بەڕەمەکی سەرکەوتیە ڕێکەوتوڕە کۆمەڵایەتیە فێسبووکی بینەری بەڕەمی هەوامان ڕۆژی هەوای جوان هەردەم سەرکەوتو بن ئینشاءالله سڵاو بۆ تۆ ئیشاڵڵا هەمیشە بەختەوەربی باوکی دلینجان ساغ بیت زۆر ممنون مامۆستا دەخوازم من ئەوە هەر
گورانی که بیت گوتن دیاری با همی گهدار دیرازی با همی بینه دیرازی دست خوشیل هستیم. بە سەرچاوە ئێستا مادەوە لەبەر خاتیتەوە ئەم سترانی کە ئێستا پێشکەشکەین پێشکەشی تۆتکەین و سەر جەمەبارێتەوە هەموو کریبیتەوە هەرێتەوە هەموو ئەوەی کە هەنا زۆر مەمنون مامۆستا دەست خۆش بووەوە ساغبی سەرسەری من سەرچاوە برایم دەمەکی خۆش بووەوە ساغبی من مادەم وایە ئەو گۆرانیەک ئەڵین دیارە حەزی لە گۆرانی بۆ براکرمان زەمانەوە پێشمەرگی و خەڵکی باکوورەوە بەڵام لە مەخمورە بەڕاستی شاناز کوردانە ژمارەکەی کاک سڵتانتان بۆ دووباراکەمەوە خۆشەویستان ئەم هەلە لە چیسی خۆتانێن بەخوا من وەکو ئەڵم چۆن بۆ گەوهرێکە گەڕی بۆ کاک سڵتان نەگەڕامەوە تا ئەوە هاتە بەردەستم ئێوەش ئینشەڵا مادەم ژمارەکەی هەیە من دوێنێ ئەم کاتانە کە بیستم لێرەیە بە وێڵ بووم بە دوای ژمارەکەی دەستم ناکەەوە بەڵامی تر خوا ناردی بەردەستمان یخوا بەخێر لەبەرەوە ئێوەش ئەگەر حەسان کرد حتا لێرن دانیشتنی لەگەڵا بکەن و گوێتان لەو دەنگە زوڵاڵە و ئەو مۆسیقانی کە لەگەڵیاتی و ژەنێرە بەتوانیانە ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارەکەی کاک سوڵتان مەهاباتی 0 210 58 79 یاخود تەلەفۆن بکەن بۆ هەموو ژمارەکانی گەڕیان ئێمە لە هەر شوێنێک بینیان دۆزینەوە لە من لە خزمەتان نابم پێم خۆشە بچینە لای گۆرانیەک کە ئەم گۆرانی پێشکەشەکەین تەمان بە هەموو بیسەران و بینەران بەسەر چاو لەگەڵشیە پێشکەشەکەین بۆ پێشمەرگە جوانی کە باسی کرد. شادي بمينا يا دقيقة مستورة أمان مستورة جيال شادي بمينا دقيقة يا مستورة أمان مستورة جيال مستوري مستان مستوري مستان سيبي سر دستان مستوري أمان مستوري ديان باشي بالايتو نقر مريز وستان مستوري أمان مستوري ديان بوخي والوبوي ما تيكم أصلان مستوري أمان مستوري ديان أيدادي بدايات أيدادي بدايات لا غير سرايا مستورة أمان مستورة جيان نادني جيان نابو خوي جارايا مستورة أمان مستورة جيان نادني جيان نابو خوي جارايا مستورة أمان مستورة جيان
مستوري مستايان مستوري مستان سيبي سرد الصايان مستوري امان مستوري جيان باشي مالايتو ناقر ميز دوستان مستوري امان مستوري جيان بوخي والوبويم دوما سفستان مستوري امان مستوري جيان مستوري مستايان مستوري مستان سيبي سرد الصايان مستوري امان مستوري جيان باشي بالايتو ناقر ميز دوستان مستوري امان مستوري جيان بوخي والوبويم دوما سفستان مستوري امان مستوري جيان بوخي وابويم دوما سفستان مستوري امان مستوري رجعان دم خوش بيت دستان خوش بيت براستي تاركم لا بەردەساوەجینا هەر حەزمەکە پڕ بە دڵ خەپڵێکی زۆر خۆتان بۆ ئەو ژەنینە جوانە بۆ ئەو دەنگە خۆشە قوربان کاک زەجان کاکە سۆران سایکۆڵە ئەدای کەمان زۆر بەرزەکە کەمە نزمتر بێ چێژی سازی ژەبیستین دەست خۆش کاک ئەحمەد گۆران ئەڵەسڵاو لە مامەجەزا و میوانەکانی سۆران سایکۆڵە دەستان خۆش بێ ڕووناچی هونەری کوردی مامۆستا جەزای ساز بە قوربانە بەم زۆر سپاس دەکەم جانەکەم ئەنوور کوردستانی هاوڕێم ئەنووری ژەنیاری سنتور دامەزرێنەری لەگەڵ منە کۆمەڵی هونەری میلی کوردستانی هەشتاکان یا بڵێ تیپی هاژەی میلی پێش 30 ساڵ لەمەوە پێش کاکە ئەنوور ئێستاش خۆی و خانەوادەکەی خۆی و کوڕەکانی پێیەکەوە گروپێکی زۆر جوانیان دروست کردێتەوە لە کەلارەوە من ڕێز وستاوم هەیە بۆی ئەنوور جان بیری دێ لە هەشتاکانە ئێمە یەک دەنگی مابلێمان دەستکەوتە بوو ناوی خەدر پشدەری بوو بەداخەوە کە شەهید بوو هەروەکو دوور لە کاکە سوڵتان کە ئاوا گۆرانی بۆ ئێمە شەڕی ئەو کاتەی ماملێ پڕ بە دڵی خۆمان جۆمان لێکرد و دڵمان پێکرایەوە ڕێبازیان سپاس دەکەم پەیوەندێکمان لەگەڵایە مادونە ناس و خۆبەخش و کورە وەڵڵی بڵام ئەرچی ئەم دنیاکە کاگوران نادەو لەواڵێ هەموو قوربەسەریەکانی ڕادیۆی گەڕێن بەسەر چەند ئێمە لەرە گەرمامانە بێ ئەو ئەوەنە عەزاب بە چێژەوە دەست هەمومانەوە ئەحمەد خۆشناوەتی لە هەولێری پایتەختەوە کاک ئەحمەد جان سڵاو و ڕێز بۆ تۆ هیوادارم لە کۆمنتە ژمارەکەی کاک سوڵتان مەهاباتی دانەی بۆ ماوەی کە لێرەیە ئەو جاری پێشوش کە لێرە بوو دوای سەردانی هەولێری کرد و حەزەکەم خەڵک لە نزیکەوە دانیشتنەکانیان زیاتر بڕازێنەوە دەنگی سوڵتان مەهاباتی کاک ئەحمەد جان ئێوارە باش ڕۆحەکەم ئەوەرەی تۆش باش بێ پڕ بێ لە خۆشی و بەختەوەری کاک ئەحمەد جان قوربانی تۆ ماوەزیان دەرخۆش و بەرنامە جوان دەکەم بەخێرات میوانە دەکەن یاخوا بەخێر بە ماڵەکەی گەڕیان
یاخوا بە خێر بێ منش هەروان بوو تۆ کاک ئەحمەدجان ماڵی خۆیانە قەڵگاری تۆ مەڵەت زۆر چاوەڕێکردمامە بۆ بەرنامەکە هەر ناشایی ئەوە بە تەلەفۆنم بە کاگالان کرد بەتی ئێستا دەست پێ دەکەم وەڵا کاگالانی مدیر باشترە زانە من چی بکەم کاک ئەحمەدجان تۆزە دواکەوتین کاکە سوڵتان دواکەوت بەڵام کاک ئەحمەد ئەگەر حاڵمانە بین لە چ گەرمەیەکە یەک دەوڵەمە تا ئێستا ویژدانی نەجوڵاوە تا ئێستا سەرمایەدارێک نییە خزمەتی هونووری کولتورکە بە بەرچای هەمومانەوەم چەند ڕۆژە بیستمان پێی جیوە هەبووە مانگی 2 دەفتە دۆلایتیا سەرف کرا وەکو دیواری تەوالەتی مزگەوتەکان دوو لە ڕێەوە هەر شوێنی شەڕەجنیەوە بۆ ئێمە لە دەرگای کەس نەمانەیین ئامادە نەبوون کێشەیەکی ڕادیۆی گەڕیان حەل بکەن لەبەرەوەی خزمەتی کولتور و هونەری نەتەوەکەمانەکەی ئێستا حالی ئەستۆدیۆکە چێستانە یان ساونایە باوەڕم پێ بکە ساونایە کە یعنی نەخۆشی ئەگەر زەلام سێبەڕۆی بێ داداقە لێرە دانیشێ ڕێک چاکە بێت لەشتان ساخوای گەورە دەزڵاتان گەیت ساڵەت ئەمە درێژ نامەجێن بە قوربانە بم کاک ئەحمەدجان سلااوڕێزی تایبەتیش نەمامە بەرهان و کاکڕێبازی شێراوان دەگیر نەکەم زۆر سپاسەوان ڕێز و سلامێ بۆدەوە تا هەردوو ئەوە کاگرەباز هەستا سەر پێ و کاکبران سڵاوە نێرێن قوربانیۆمەر حەزم کرد بەشداری بەرنامەکەم یاخوا لەشتان ساق بێ و سەرکەوتم نیشەڵڵا ڕەقەمەکە پێتا لە پەیجەکەدا دەنێن وەڵام من زۆر خۆشحاڵم چکە من ئەمەوێ ئەوە ژیانی هونەرمەندە وەکو باسم کرد دوای بژێوی ژیانی خۆیەکێ دەیە بە هونەرە جوانەکەی بژی بەڕاستی وەکو باسم کە سەرمایهداری لە وڵاتان هونەرمەند حکومەت و کوورە شوێنی تریش بەخێوەکە بەڵام بەداخەوە لێرە هونەرەوە قەدری هونەرە و ئەکەی بینی زۆر سپاس بۆ تۆی ئەزیز و خۆشەویستم من ئەمەوێ لەم بەرنامەیەمەوە ئەگە بڵم هەر کەس هاوکاری نەکردون بێویژدانیە ئەمەوێ سوپاسی بێپایانم بگەێنم بە کۆمپانیای ئایکیو بۆ ئەتەرنێت کە بۆ ماوەی 6 مانگ لە ڕۆژی دوێنێەوە ئەتەرنێتەکەی بۆ کردین بە بێ بەرامبەر بۆ ماوەی 6 مانگ کە بەڕاستی ئێمەش هەڵوێستە ئێمە چیمانەوێ ئێمە نەجیرفانمان هەڵدروت تا جیرفانمان گەورە نییە شوێنی ئەو پارێزە بە لەحانێتیان نابێتەوەی کە ئەخورێتە هاوی کە باسیەکەن ئەوە نەخورەوە ئەو نەدزراوە ئەوانە بۆ ئێمە نییە ئێمە ئەوەی ئەمانەیە شتێک بەس بۆی ڕادیۆکە نەوەستێت مەسەن ئەگەر سەرمایهداری خۆ کفری خۆ نابێت دەگەر سپۆنسەری بەرنامەی لە بەرنامەکان کە بەرناممان هەیە هەموو بەرنامەی لێرە پێشکەشەکری ئێستا سواسی کاکە هادیەکەم عریف حەمەتاڵەوە هەفتەی 3 ڕۆژی تەرخان کرۆ بۆی بتان خاتە پێکەنین کاکە سامانی حاج عەلی کە بەداخەوە من پێرە لە بریۆ بەرنامە پێشکەش کرد لە ئێستا تووشی کۆرۆنا بووە هیوای لە ساقی و تەندروست باشی بۆ خۆزم خۆیان جیان زوو چابێتەوە هەموو دوعای بۆکەین کاکە نەورۆز ئەڵێ بەرنامێکی ڕاستەوخۆیە دەست خۆش ئەرۆڵا قوربانجان کاکە براکەی کاکە ڕێباز کە لێرە ناوی حسین عەلی ئەڵە ڕێزم بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەر ئەرگ نەبێت کاک ساڵح ئەحمەد شەماڵ دعوت بکەن ساڵح ئەوە خاڵۆزای منە کاکە حسین نییە ڕێباز پێم بڵێ ناوەکەی کاکاروانجان کاکاروان فایق ئەو چاوانم باجەکەم لە ئەڵمانیەوە وەڵایی ئەوە کوڕی خاڵی منە کاکە ساڵە پێنجێ هەرە ببێتە بەنامەیەوە بەڵام دیارە تۆزێک دواکەوتووە بەختیار عەباس خەرەداخیڵە ساڵ لە کاگزا میوانەکانی سپاس دەکەم خۆشەویستە منەمەیە زۆرتر گوێبیستی گۆرانی خۆشەکانی کاکە سوڵتان بم بۆیە کات نابم هیوادارم توانی نەمێوارەی پڕ بکەین لە گۆرانی مۆسیقا وە کاکبران بیری خستمەوە سوپاسی بێپایانم بۆ کۆمپانیای ئاوی سلێمانی ئەوە تقریبەن بڕیاریانە بۆماوەی 1 ساڵ نێڵ نیەمە بێ ئاوی خواردنەوە بین وەڵی سوپاسیان دەکەم فێنیکیشمانەکەنەوە بەڵام زۆر سەیرە زۆریان نیت ئەجارێکتر هەیڵێمەوە لە درگانەمان نەیین یعنی نەیانتوانین کێشی کارەبامان بۆ چارەسەکەن نەیانتوانی خوێنێکمان بکەنەوە کاکە ئێمە خزمەتی شار وڵاتێکین بۆ ئێوە ئەمانەیە ئێوە دڵخۆش بن یعنی خەڵکی تر هەبووی ئەوە تا بین ڕژبینی بڵاوەکاتەوە ئەم بۆڵێ ڕاز ناکەوەڵێ ئەو ڕاز ناکەەوە ئەو باسی شەڕ و شۆڕ و کورۆنا و مردن و تەنها ئێمە هونەرمەندانی فەرموو لە چۆ هاتووە فەقیرە تۆ میوارێ دڵیەوە خۆش بات ینی بەڕاستی ئەگەر من دەسەڵاتداری و دەسەڵاتی ڕۆشنبیری و هونەریمە بۆی لە وڵاتەیە وەڵی ئەم گروپانم لە گوڵە گرت چکە بەڕاستی بانە هاتوون خزمەتەکەن و دڵیەوە خۆشەکەن ئازاد خەرەداغی هونەرمەند و خۆشەویست زەڵا ساوتان لێ بێ دەستان خۆش بە کاک جەزاجیان دەستی تۆش خۆش بێ ڕۆژگارێکی زۆر خزمەتی مام لێت کردوە کاک ئازادجیان بە خۆت و کەمانەکەەوە لە مەهابات تۆ سیمبوڵی ئەو هونەری کە من شانازی پێوەکەم زێوەر عیساڵێ دەستان خۆش بێت بە ڕێزانە سەرکەوتوو بن کوردە فەرەجەڵێ سڵاو لە کاگزا و سەرجەمیوانەکانی ئەرجومەند هەورامی هونەرمەندی خۆشەویست سڵاو لە خۆشەویستان کاک ئەرجومەندجیان تۆش خۆشەویست و چاوی ئێمەی بڕیار بوو بێیت بەرنامەیەکی هەورامی لێرە پێشکەش بێت چاوەڕێی توین کاک ئەرجومەندجیان
سۆران سایکۆڵێ مامەسا جەزاژیان تۆ گەورەترین گەنجینەی پڕنرخی کوردستانی من لە وڵاتی ئەڵمانیا دەستەکانە ماچەکەم من حەدم نییە من دەستیەوە ماچەکەم جانەکەم کەماندونە ناسانە میشە بە خزمەت هونەر و خەڵک بوویت و جێگەی فەخر و شانازیت بە قوربانە بم سواس دەکەم کاکە گیان ڕۆحی من کاکە سۆرانجیان شێخەمینی شێخ عوسمان بەرزنجی لە تارانەوە سڵاوتان لێ بێت خۆشحاڵم گوێبیستی ئەوەی خۆشەویست دەبم کاک شێخەمینجیان بۆ چارەسەر چووە بۆ تاران و بۆ نەشتەرگەری دوعای خێرە بۆکەین ئینشەڵا خۆی گەورە شفا بە بگەڕێیتەوە کاگە شێخەمین یەکێکە لە هەوادار و یەکێکە لە بینەران و بیسەرانی هەمیشەیی ڕادیۆ گەڕیان محەممەد خدر ئەڵێ ڕزسڵاومان هەیە گۆرانی ڕعنا جا خۆزگە وەڵاگەر خۆ منش حەزم لە ڕعنایە وڵی سووری پێدەچێ بۆکانی ئەڕۆڵا بۆ خۆیان منش سەوداسەری ئەوم و هەیناکەم ناکەم و دووسێک گۆرانی جوان هەیە وەڵایی ڕەحمەتی لێ بێ کە تۆ گۆرانی شەبیری ئەمە خستەوە کاک چێ بوو ئەرێوەرە شەماڵوەرەشیان داوا کرد وەڵای گۆرانەکان زۆر بوو ئەڕۆڵم چەندە بگریم لەلەتی زەرێ ژیم لە چاوی بێتە خوار چەندە بگریم لەلەتی زەرێ ژیم لە چاوی بێتە خوار خۆ من گەوهەر فرۆژ نیم چاوی من دایەریانی هەیە وصيت بيك من مردم تخت تابوتي أملأ الأركان وصيت بيك من مردم تخت تابوتي أملأ أركني أتعلم بظان المين شهيدي قيامتي يا رمي خناوي كوي تفنزي لخوي ناوي ظلي زار خناوي كوي تفنزي لخوي ناوي ظلي زار
أو برجي شهادة بيه ككشتي ذا يستدل داير ماي وي ظهر وكتر باريكا رعينا شئتو سيديتم ورنظمك رعينا يا برايم نازي زاب خويدا نازي سابي كالرالة ليلي بخالة لديني مردين هيبوتو مردين رأينا جئتو سيديتم ورناظني رأينا يا زبق يمزو نازي أي بخوذو نازي ساوي كذالة ليلي بخالة لديني كردين هيبوتو مردين سرمستي فاتي دمولي آليتهم رأينا كل راوي غمزة ونازي شاوي بازيتهم رأينا يا ذاب غمزة نازي أي بخوذة نازي شاوي كذالة ليلي بخالة لديني كردم هيبوتو مريدم يا أخوة بخير بينوا أجركوا خوم ببراستي صد برنامج أو من بارنا كم تير بمندن وموسيقى أو براستي لهم بخوا بلا متر أي براجان عبدولي مامليه هات السرخاد إما باس ما كدي أمر قربان كخال عبدولم كاك عبدولي ماملي يقدر الرز وصلاهم هيبوت كاك زاجان شوني جرجي بيرزت عليكم ودت خوشي برنامجت عليكم بقربان بمخال عبدولي خوشي ابنو دائما حد آوارك شواب إن شاء الله بقربان بخوا باسم بو كردي باسي تو ما نكر بو كاك سلطان وكاك أردلاني ماملي جيربو لا ما دانشت بو جاهي ودارم بو دنيا زلالات ليو يك مقام بيشكشي أم خوشويستانم بكي هر برأي منش بيت لا وهي لا وك بخيراتي ميانكش تكم لسجاد كم نمزاني شلون يذكر ما لو جواتمو تترشط لك وساهم بخوال لا شو أنا وسابي لا وهي لا وك مني لا وهي لا وك أو منيت لا شو أنا وسابي كم قولاني لا وهي لا وك لا وهي لا وك بري خكم لا وكايم بري خكم لا وكايم أكتو جاني براي
راجعي قريان هذا خوشياده ان شاء الله هرقا شاوبن یاخوا قوتابخانەکەی ماملێ هەر دایمە ئاوا هەر گەشاوە بێت و هەرگەشاوە ان شاء الله. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و بە قوربانی خاڵ عەبدول بم ئەم ئێوارەی و جوانتر کرد. قوربانی تۆ مامە جەزاک جان. زۆر سپاس دەکەم. قوربانم سپاس دەکەم حەزم گوبارەی زۆی دارێ نەگرم لەبەر خاتیە و میوانەی دەخۆم جوان گوزارێرە. با قوربانی خاڵ عەبدول هیوادارم بەدڵە بێ بەرنامەکە. هەرشتی خۆشمان پێشکەشکەن. وەڵای تر لە پێنجۆن من بەخوا هەرودم هەواڵی تۆم بردی نهاتین چی دەکەم. بەخوا یەم ئینشەڵا تۆ چۆن ئەوە خۆت نایی بەدەستەوەی مەژەوە ئەمەلیات. دیارە خاڵ عەبدولی ژێچێکە لەو هونەرمەندانەی کە لایەن خانەوادەی ماملەوە دەنگیان پەسەند کردەوە بەڵام خاڵ عەبدولم یەک کێشە هەیە کەلیماتم بۆ لەبەر ناکات و ئاوا کتێبەکە دانانێت. تەوان ماملێ هیچ کات بەبێ دیوانە شعرەکان گۆرانی نەخوێندووە لەبەرەوەی خۆ دەزانێت کەس ناتوانێت هەموو شعرە لەبەر قورسە بەڕاستی ئاستەمە من ئەگەر من حەزەکەم زۆر بمینەوە بەڵام لەبەر ئێوەش ئەترسم ئەم شەو کاتمان بەسەر بێت زۆر بەڵام هیوادار مەگە لێرە بوون بە یەک دوو بەرنامەی تریش بێمە هەر لە ئێوە تێر نابین ئەتوان دوایین دیارە میوارەی پێشکەش بکەن. وەڵاوە کاگرێبازەڵە وەرەوەرە بە بچین ناو شلێران و خۆشیان گۆرای ترێ دەنەوە وەرە گیانوەرە چیزی کوردی نازانێ کوڕەوە خۆشترە با تۆزە شتێکی گرژش بڵین لەبەر خاتی کاگرێبازە و ساوە هیلاکە بێ لەگەمانە دەستی ئێوە خۆش بێ مادەم وایە خۆشەویستانم ئەم ێوارەیە زۆر تایبەت بوو بەرنامەکەم لە ناکاو بوو چکە منم وەکو باسم کرد ئەم گەوهرانە لە هەموو کاتێ ئاوا دەست ناکەون کە ئەمڕۆ هاتن زۆر خۆشحاڵ بووم مەسەنە موعیدی بەرنامنەوە وەڵام بەرنامێکی تایبەتی خەرەباڵخی پڕ کۆمنتی جوان و پڕ بەشداری هەمووی هونەرمەندان و ئەوەی کە لێرە کۆمنتی نووسیەوە بەداخەوە بازیشیانم نەخوێندەوە یەکێک لەوانە شوانمیرەی هونەرمەندە ئەڵە ڕێزی تایبەتمێ بۆتان چاوتان ماچەکەم شوانمیرە لە کاکزای ساز نەبووە دەمێ بوو هونەر لەم شارەدا ئەنفال کرا بوو بە قوربانی کاکە شوان بم کاکشوان جاری ترێڵێ کاکجزا مرۆڤێکی مادووە خەمخۆری هەمووانە کەسایەتێک سادێک وەرە وەڵامی خزمەکاری هەموو هونەرمەندانە مەتا بۆم کرێت هی هونەری کوردی و هەموو شارەکەم و نەتەوەکەم دەستان خۆش بە بەڕاستی بەرنامێکی پێشکەوتووە سەرکەوتوو بن کا کوردەفەرە جوتێتی لەگەڵ ڕێز خۆشەویستیم بۆ ئێوە عەزیز کاکازم سیاجۆزی ئەوە هەمووی هونەرمەندن کاکە سوڵتان جان ئەوانش سڵاو لەو مەجلیسە جوانە و هەر لە خۆشییا بن زۆر ماوە کۆمنتەکان ئازیزانم کاتەکەمان زۆر درەنگکرۆ دوای یەک بێگوڵامتانەیەمەوە بە تایبەت زۆر سپاسانەکەم بە قوربانتان بم ئەوە شێخەمینە لە تارانەوە ئەمێن کاک بەختیار عەبدوڵڵا کاک بەختیار عەبدوڵڵا جایتی لە سڵاوتان لێ بێت حەزێت نەبێ گۆرانی محەممەدی ماملێ بڵێ ئەرێوەرە شەماڵوەرەوە بزەمەمانوت نەمانوت ئەومانوت بەس بچیتەوە لەوەی لایڤەکەی بینیت قوربانە بم شێخ عوسمان جانی شەڵات چاگە بیتەوە بە تەندروستی باشەوە کاک تاها ڕەمەزانی چاو ماجەکەم ئەحمەد عومەر سپاسی بێپەیانم بۆ کاک بورهانستار و خۆشەویست و هاوڕێم لە وەکو هاوکاری سەرخستنیان بەرنامەیە کاکە ڕێباسپایاغ یا خۆ ماندوو نەبێ ئالان ڕەفیق کاک ئەحمەد خۆشناوەتی هاوڕێیانی تر هەر هەمووی کامڕۆ ماندوو بن لەگەمانە سپاسی دەست و پەنجەی ڕەنگێنی کاکە ئومێدجانەکەم ئەو زەرەبگیرە جوانە کاک مامەسا خالید بۆ وێڵۆنە خۆشەی یەخوا بەخێر بێت کاک سوڵتان جان گەورە کردینەوە ژمارەکەی کاک سوڵتانماندانەوە لە کۆمنت ئەتوانن پەیوەندیش بکەن ئەگەویستان ئەم دووسێ ئەم چەند ڕۆژەی کە لە کوردستانە پەیوەندی بکەن بێمەشەوە دەنگمانەگات بە کاک سوڵتان ئەگە حەسان کە مەزیزەکەتان پڕ گۆرانی مۆزیک و پڕ میلۆدی جوان بێت ئەم ئێوارەیە بە دوایین دیاری بەرنامەی تایبەتەکەی ڕادیۆی گەڕیان بوو بۆ ئێوە پیرۆز بێ لێتان
جۆژنی هەڵگرتنی ئەو لێبڕینیان پێوت ئەوەی موچان یاڕەبی بە نەفرەت بێقەت نێتەوە بەڕاستی خەڵک زۆر لە قەیرانێکی نەخۆشە بوو بەڵکو میشەڵا بۆ بۆنێەوە ئێتر مەزیستەکان خۆش بێت تۆم چار ڕۆژەیەوەش ئیشەڵا دڵتان خۆش بێت دڵی خەڵک خۆشە وەڵای پێ قەدەمتان بەخێر بوو سواز بەخوا بەش میشەڵا کارە باشمان چاک بێت وڵاتمان بێشێتەوە دووربین لە دوژمن ناحەزان وڵاتمان بەرەو خۆشی و ئاوادانی بڕوا سواز بە کۆمپانیای ئایچی و جارێک تێت بۆ ئەنتەرنێتەکەیان سواز بە کۆمپانیای ئاوی سلێمانی سواز بە فازلاین بۆ ئەنتەرنێتەکەیان بۆ هەموو خۆشەویستانی کە ڕێز لە ماندووبوونی ماگرن سواز بۆ هەستی مردووی و خاوەن کۆمپانیا و سەرمایەدارە ئەوەی زۆر زۆر ئینەکانەوەی کە پارەیان زۆر زۆرە نازەم شەوان لەکوێ دێنن کە هیچ خیاڵەشیان لای هونەری کوردی نییە ئەوانەش هیوادارم بەخۆیان نابچنەوە خزمەتێکی هونەر و کولتوری نێتەوەکەمان بکەن لەگەڵ دیاریە جوانەکەی کاک سوڵتان مەهاباتی چریکەی سۆزی ماملێ و بەبوون و بەرامی ماملێ و مەهاباتەوە ئەکەین بە دیارە میێوارێ و ئێتە من هیچم ماوەگە کاک سوڵتان و میوانەکانی هەر شتێکیانە بێ بێجگە لە گۆرانێکە قسەیەکتان وازامە ڕێز و سڵاوم هەیە بۆیان لە خدمەتیاندا هیوادارم ئیشەڵڵا هەموو شتێک و بەردەوام بێ ینی ئەو بە خەولی کابرا دەڵە ئەو ناخۆشیانە بڕۆنی دینەیەنەوە هەر دەخۆشی شاریدا هەموو بوارێکەوە هەموو شوێنەگەخوا بە قوربانە کورد هەر جێگەیەک دڵخۆش و شادمان ئامین یا ڕەبی خۆشەویستان لەگە گۆرانێکە ماڵاویتان لێکەم و بەخواتان ئەسپێرم دیارە گۆرانەکەمان گوێ لێ بێت و سجانە سارد دەست بێرم سارد دەست بێرم ئاگری دڵمت گیانە لە دەوردا جێڕم لە دەوردا جێڕم وەرە وەرە بابچینە نێشی لێرایەن تاوێ گۆرە کۆلای منی ماڵ وێرایان وەرە وەرە بابچینە نێشی لێران تاوێ گۆرە کۆلای منی ماڵ وێرایەن دڵگیانە دولبەری ئازیزێن دولبەری ئازیزێن مەزەی تامی خەم جوانێ یاران لازیزێن یاران لازیزێن وەرە وەرە بابچینە نێوشی لێرایەن تاوێ گۆرە کۆلای منی ماڵی وێرایان وەرە وەرە بابچینە نێوشی لێران تاوێ گۆرە کۆلای منی ماڵی وێرایەن ڕەنگم زەردە بۆ گیانە تۆ کردێت بایە بای تۆ کردێت بایە بای لە خدام تایڵە با جوانێ بە مەقسوود نایەگای بە مەقسوود نایەگەی وەرە وەرە بابچینە نێشی لێرایەن هایە گۆرە کۆلای منی ماڵ وێرایەن وەرە وەرە بابچینە نێوشی لێرایەن هایە گۆرە کۆلای منی ماڵ وێرایەن
قت جانا بدي بي وهايري بدي بي وهايري دسم وصل رجانا بو خدمة يا بو خدمة يا ورا باب سينن يسن رايان تاي ورا ولاي مني ما رايان ورا باب سينن يسن رايان تاي ورا ولاي مني ما رايان دەنگێ بگری بۆنی گۆیژە و سەرچنار و ئەزمەڕی لێبێت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە.